سڵاوتان لەبێت بینەرانی کورسات ویز من هاوڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی بەرنامەی پانۆراما پێتانەگەینەوە. ترسێکی زۆر هەیە لەسەرەوەی کە باران درەنگ کەوتووە یاخود باران کەم باریوە یا ڕێژەی بارانبارین وەکو پێویست نییە کە ینی لە ڕووی کشت و کاڵێەوە سوودی لێبێت یاخود لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان ترسەکە بۆ ئاراستەیە کە بەتایبەتی لە گەرمیان و لە کەلار و کفری و هەروەها کەرکک و هەندێک ناوچەی دەوروبەری وە قسەکەش ئەوەیە لە دۆوەکی ژیانی بازەواکرێت کە ئەم ساڵ وشکە ساڵی بێت. ئێمەمانەوەیە کە ئەم شەو لەم بەرنمەیە گفتوگویەکی زانستی بکەین لەسەرەوەی کە ئاخۆ تاوەکو ئەم ساتێک ئێمە قساکەین لەبارەی ئەوەی کە ڕێژەی باران چەند باریوە و تاوەکو ئەم ساتەش کە یەکەم مانگی زستانە ئاسایی ئەم ڕێژەکەمە باری بێ و ئاخۆ لە مانگەکانی داهات و بەتایبەتیشە زستان زۆری ماوە و بەهاریش هەمومان نەزانین لە بەهارانە بارانێکی زۆرە بارێ ئەمانە ئەبنە هۆکارێک کە ڕێژەی بارانبارین زیاد بکە و ئەو خەمەی کە هەیە بۆ بابەتی وشکە ساڵی بڕێوێتەوە و تا چەند ینی ئەگەر بەم ڕێژێشەوە ئێمە ینی ئەم ساڵ بەڕێ بکەین مەترسی وشکە ساڵی هەیە گفتوگۆکەین لەبارەی ئەم بابەتەوە بە میوانداری بەڕێز سیروان محەممەد شارەزای کەشناسی کە بە سوپاسەوە لە کەلار میوانمانە لە پانۆرامادا مامۆستا سیروان سڵاو لێبێ ینی حەزەکەم ئەوە لە زاری بەڕێستەوە بزانین کە تاوەکۆم ساتە ڕێژەی بارانبارین ینی ڕێژەیەکی دڵخۆشکەر نییە بۆ خەڵکی و قسەکەش وایە دەوترێت کە پێدەچێم ساڵ ینی وشکە ساڵی بێ ینی ئەمە چکە خەڵکە بە تەمەنەکان وای لێگەێنەوە ترسیشیانەوە ئەوانەشی کە بە تایبەتی ینی لە بواری کشت و کاڵیە کارەکەن ئەم قسەیە وایە ئەم مەترسیە لە جێ خۆیەتی مامۆستا سامان مامۆستا سیروانجان بورە ئێوە و لە هەموو بینەرانی بەڕێزی خۆشی کورسات خۆشحاڵم بەم دەرفەتە لە ڕاستیدا تاکو ئێستا کە مانگی یەکەم مانگی زستانە ڕێژەیەکی باش باران لە ناوچەکانی گەرمیان و هەرێمی کوردستان داباریوە بەڵام کێشەی وشکیەکە و کێشەی دڵەڕاوکی جوتیاران ئەوەیە کە لە مانگی 12 و تقریبەن ئەم چەند ڕۆژەی مانگی یەک شەپۆلەکانی بارانبارین بە لاوازی ناوچەکەی کردوێتەوە واتە مەودای نێوان شەپۆلەکان هەر لە کۆتایی مانگی 11 تاکوی ئێستا مەوداکەی فراوان و کەم باریوە هۆکارەکەی ئەوەیە ئەو دڵەڕاوکە دروست بووە ئەگینا ئەگەر سەیری ڕێژەی بارانبارینی ئەمساڵ بکەین بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو ڕێژەیەکی باشدا باریوە بوون لە شاری کەلار کە ناوەندی ئیدارەی گەرمیانە ناوچێکی نیمچە وشکی دادەندرێت لە گەرمیان تاکو ئەم دقەیە زیاتر لە 124 میلیمەتر باران باریوە کە لە کاتێکا ڕێژەی بارانی ساڵانەی ناوچەکانی گەرمیان 300 میلیمەترە ئەتوانین بڵێن نیوەی ینی بارانەکە باریوە بەڵێ کەواتەیانی ئەو ڕێژەیە زۆر باشە بەڕاستی کاکسیروانانی ئەمە دڵخۆشکەرە چکە بە حەقەت ینی هەر بە پێی ینی ڕۆزانسیەکەش سەیری بکەی خۆمە تازە لە مانگی یەکین و مانگی یەکیش ینی سەرەتای زستانە کەواتە ینی چاوەڕێیەکرێت کە ڕێژەی بارانی بەخوڕیش و هەروەها بەفربارینیش لە هەرێمی کوردستان ینی ڕوو بدات کەواتە مەترسیەکە لە ئارادا نییە گەروابێ بەڵێ خۆی وەکو باسم کرد مەترسیەکە ئەوەیە نێوان باران ینی مەوداکە زۆرە نەبوونی شەپۆلەکان مەوداکە زۆرە مەوداکەەوە زۆرە وای کردووە کە بارانبارین بۆ ماوەیەکی زۆر نەبارێت یاخود کە ئەو شەپۆلانی کە هاتوون بەهۆی جێگیربوونی ناوچەی پەستان بەرزەوە لە تا ڕادێک لاواز بێت و لێرە و لەیە بن بۆیە دڵە ڕاوکێکە دروست بوو ئەگی ناوەکو ڕێژەی بارانبارین لە پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیانیش بە پێی پێویست باران باریوە هەندێک ناوچەی دەشتی هەولێر و بەشی باشووری شاری دهۆک تۆزێک کەمتر لە ئاسی پارباریوە ئەمەش ڕێژێکی مەترسیدار نییە و ئەتوانی بڵێن کە 5 تا 6 مانگی بارانبارین لە وەرزی ئەمساڵ ماوە کە ئەمەش ڕێژێکی ینی ماوەیەکی زۆرە بۆ دابارین هێشتا ئێمە نەگەیشتنەتە نیوەی وەرزی دابارینیش کەواتە کاکسیروان ینی ئەتوانین بڵین وەرزی دابارین بە دیاریکراوی ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان سێری بکەین ساڵانە ئەی لە کەیە دەستی پێکردەوە بە دیاریکراوی کە ئەو بارانە بەخوڕ و بەلێزم و زۆرە باری بێ وای کردی بێ کە ڕێژەی بارانبارین لە هەرێمی کوردستان لە ناوچە جیاوازەکان لە ئاسێکی باشە بەرز بووبێتەوە بەڵێ خۆی وەرزی بارانبارین لە مانگی دەوە دەست پێەکە بەڵام ئەم ساڵ لە مانگی 11 شەپۆلەکانی بارانبارین دەستیان پێکرد مانگی 11 مانگێکی پردابارین بوو زۆر باش بوو بەڵام بەهۆی ئەو شەپۆلە سەرماوشکەی کە ناوچەکەی کردەوە
پلەکانی گەرما لە چیاکانە دابەزی ئەمەش بووە هۆی جێگیربوونی ناوچێکی پەستان بەرز لە چیاکانی هەرێمی کوردستان کە ئەمەش ڕێگری کرد لە هاتنی شەپۆلەکانی دەریایەکان و بارانباری لە ناوچەکە بۆیە لە مانگی 12 و هەتا ئێستاش تقریبان شەپۆلەکانی بارانبارین زۆر بەلاوازی ناوچەکەی کردوێتەوە زۆر بەکەمی دێنە ناوچەکە. بەگشتی ئێمە وەکو هەرێمی کوردستان دەوترێ ینی کاریگەرین بە ینی شەپۆلی دەریای ناوەڕاست ینی چ کاریگەری شکەش هەیەکەوە کات یعنی وی کێسە جەنابە داماژەت پێدا بۆ سەر هەرێمی کوردستان کە ینی دابارین کەم بێتەوە بەڕاستی. هۆکاری کەمی دابارین ئەگەر بە شێوەیەکی زانستی لە یەکی بدەینەوە لە مانگی 12 و هەتاکو ئەم ئێستاش بەهۆی جێگیربوونی ناوچێکی پەستان بەرزی سیبری رووسیەک سەرمایەکە کە هاتوۆتە ناوچەکە وای کردووە کە وەکو دیوارێک وەستاوە ناهێڵێ شەپۆلە دەریایەکان ڕوو لە ناوچەکە بکەن بەڵام ئێمە پێشبینیەکەین ئەم بارودۆخە لە ڕۆژی دەی ئەم مانگەوە ئیتر وردەوردە بەرەو لاوازی بچێ واتە شەپۆلەکانی بارانبارین دەست پێ بکەنەوە لە سەرەتای هەفتەی داهاتوودا. لە سەرەتای هەفتەی داهاتوو ینی پێشبینیەوە کرێت کە شەپۆلێکی بارانبارین سەرتاسەری هەرێمی کوردستان بگرێتەوە یاخود ناوچەکان بە جیاوازی کاکسیروان. بەڵێ یعنی ناوچە پەستان بەرزەی کە ماوەی زیاتر لە مانگێکە لە ناوچەکە جێگیرە لە دەی مانگەوە ئیتر هەستەکەی بەرەو لاوازی ئەچێ واتە ئیتر ڕێخۆشکەرە بێ بۆ هاتنی شەپۆلەکانی دەریای ناوەڕاست کە دەریای ناوەڕاست لە ڕاستیدا لە ماوەی مانگی ڕابردوودا هیچ چالاکیکی لەسەر ناوچەکە نەبووە بەڵام پێشبینیەکەین لە دەی مانگ بەدواوەیتر شەپۆلەکانی دەریای ناوەڕاستیش ڕووکەنە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەتایبەتی لە ڕۆژی شەمبە و یەکشەممە ئەگەری باران هەیە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و لە ناوچە چیاکانیش لە ڕۆژی یەکشەممە ئەگەری بەفربارین هەیە لەو شاخان لەو زنجیرە چیانەی کە زیاتر لە 1500 مەتر بەرزترن. بەڵێ کاکسیروان باسی بەفرت کرد لە ینی ماوەکانی ڕابردوو بەفر لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان باری و لە ناوچە شاخەوەکانیش باری ئەوە کاریگەری ئەو شەپۆلە سیبریە بوو یاخود نەخێر خۆی ترە و کاتە کاتی بارینی بەفر بۆ لە هەرێمی کوردستان. بەڵێ لە ڕاستیدا لە مانگی 12 و 1 تا 2 کاتی بارینی بەفرە لە هەرێمی کوردستان چکە پلەکانی گەرما دابەزێت و تۆپەڵە هەوا سیبیرە رووسیەکان کە بە تۆپەڵە هەوای سیبیری سارد ناسراوە ئەویش کاریگەری لەسەر ناوچەکە دەرەکەوێ هەر شەپۆلێکی بارانبارین چی دەریای سوور بە یاخود دەریای ناوەڕاست ڕووکەنە ناوچەکە لە مانگی 12 و 1 تا 2 تقریبان تا ناوەڕاستی مانگی سێش لە ناوچە شاخاوەکان بە شێوەیەکی ئاسایی دەبێتە بەفر بە تایبەتی ئەو شاخانەی کە زیاتر لە 1500 مەتر بەرزترن ئەمە ئاساییە چکە ئێستا بە ئەم کاتەی ئێستا مانگی 1 و 2 بە مانگی بەفر ناسراوە. کاکسیروان بابەتی ینی بەفر و باران با ئێمە تۆزە لەسەر ئەم دوو بابەتە بۆسین بە تایبەتی ینی زۆرێک لەوانەی کە لە بوارەکەی وەکو جەنابەت شارەزان و ینی قسە ئەکەن و زۆرێکیش لە کەسانی بەتەمەنمانەوانەی کە ینی باسی ینی بابەتی بەفر و بارانەکەن و سوودە زۆرەکانی دەڵێن بەفر سوودی زۆرترە لەوەی کە ببێتە هۆی سەرچاوەیەشی باشی ئاو و بژاردنەوەی خاک و زۆر جار تەڕکردن و پاراوکردنی خاک ئەمەیان وایە لە ڕۆژزانستێکەوە؟ بێگومان بەفر ڕێژەیەکی باش کاتێک ئەتوێتەوە هەم کە لە کاتی داباریندا ئەم لە کاتی توانەوە ئەو خاکە زیاتر تەڕەکات بەڵام ئێمە ئەزانین کە بارانبارین بە تایبەتی بارانی بەخۆڕ ئەمە کەمتر خاکەکە سوودی لێ وەرەگرێت بۆی کە بەسەر زەویە زۆربەی دەڕواایە بەشێکی زۆری دەبێتەوە هەڵم بەڵام بەفربارین بەڵێ باشتر و چاکتر خاکەکە تڕەکات و ئەوکارێکە بۆ تەقینی کانیاوەکان و زیادبوونی ئاوی ژێرزەوی لە هەموو ناوچەکە. هەر لەسەر بابەتی زیادبوونی ئاو تخوا کاکسیروانی با ئەمەش ینی بکەمە پرسیارەوە بەڕێز ینی لە ماوەکانی ڕابردووک و جەنابی شدیانی تیشکە خستە سەر ینی ڕێژێکی باش بارانباری لە هەموو ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بە گەرمیان و ینی ناوچەکانی دەوروبەریشیەوە بینیمان زۆربەی ئەو بەنداوە بچووکانی کە هەبوون لەو ناوچانە ئاوەکەیان ساڕێژ بوو ئیتر کەواتیانی ئەمەش جارێکی دیکە هۆکارێکە بۆەوەی کە ئێمە ترسمان نەبێت لەوەی بڵێن کە وشکە ساڵیە وایە یان نا؟ بەڵێ بزەبت وایە ئەو ڕێژەی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا کە لە دوای وشکە ساڵی 2 ساڵی پێشتر ئەمە 3 ساڵە وشکە ساڵی نییە ئەم ساڵیش ڕێژێکی باش بارانباریەوە پێشبینیەکرێت لە 2 مانگی کۆتایی زستان و هەروە 3 مانگی بەهاریشدا بارانبارێ بەڵێ هیچ مەترسیەکی کەمبوونی ئاوی ژێر زەوی سەرزەویمان نابێت ئەم ساڵدا.
باشە کاک سیروان بابێنە سەر بابەتێکی زۆر گرنگ کە لە ماوەکانی ڕابردووە هەم لە میدیاکان هەم لە سۆشیال میدیا ژانی زۆر باسەکرا و یعنی خەڵکیش بەڕاستی ئەمان بینی لە ئاسمانی هەرێمی کوردستان ینی باز زەواکرێت کە ئەڵێن هەور ئەدزرێت و زۆر باسەکرا کە بەحساب هەندێک فڕۆکە و هەندێک تیارە لەسەر ئاسمانی هەرێمی کوردستان وایان کردووە کە هەورەکانی هەرێمی کوردستان ڕابماڵن بۆ خۆیان بیبن بۆ وڵاتانی دەوروبەرمان و هەرێمی کوردستان سوودمەند نەبێت لەو چڕی هەورانەی کە هەیە لەسەر ئاسمانی شارەکەمان و وڵاتەکەمان ئەمەیان واقعیە لە ڕووی زانستیەوە شتی وا هەیە یاخود نەخێر لە ڕاستیدا ئەوە بەستەنیا لە سۆسیال میدیا من ئەوەم بینیوە ئەم بابەتە هیچ بنەمایەکی زانستی نییە ڕاستە پێشتر هەوڵ دراوە بۆ دروستکردنی بارانی دەستکرد یاخود زیادکردنی باران بەهۆی ڕژاندنی ناوک بەناو هەورەکاندا بۆ زیادبوونی بارانی دەستکرد چەند وڵاتێک تاقی کردەوە بەڵام بارانی دەستکردیش سەری نەگرت و شکستی هەنا چونکە بەڕاستی تێچووەکەی زیاترە لەوەی کە سوودی هەبێت بۆ کشت و کاڵ و پاراوکردنی زەوی بابەتی ئەو فڕۆکانەی کە لە ئاسماندا دەسوڕانەوە کوزانیمان کە لەو ماوەیەدا گرژی و ئاڵۆزی ئەقلیمی ناوچەکەی گرتەوە وڵاتانی دەوروبەر بۆ مانۆری سەربازی یاخود بۆ چاودێریکردنی سنوورەکانی خۆیان ئەو فڕۆکانەیان لە سنوورەکانە ینی چاودێری ئاسمانیانە کرد و بارودۆخی ئاسمانیش گونجاو بوو بۆ چڕبوونەوەی سوتەمەنی ئەو فڕۆکانە بەڵام ئەو فڕۆکانە بە شێوەی بازنەی ئەسوڕانەوە بۆیە کاتی چڕبوونەوەی پاشماوەی ئەو سوتەمەنەی کە ئەسووتێرا لە ئاسمانە لە فڕۆکان بۆیە چڕبوونەوە بە شێوەی هەوری سمحاقی سپی لە ئاسمانە دەرەکەوت یعنی ئەو بازنانە هیچ پەیوەندی بە هەوردزینەوە نییە و بابەتی هەوردەزین بابەتێکی ناڕاستە و هیچ بنەمایەکی زانستی نییە و تاکو ئێستاکە لە هیچ وڵاتێکی جیهاندا ئەو بابەتە نییە ئەگەر بابەتەکەوا بێ هەموو وڵاتێک بە تایبەتی هێزەکان بۆ خۆیان دەتوانن کەشوهەوا خۆیان بە ئاسانی بۆ خۆیان بگۆڕن و باران کەم بکەنەوە یا زیادکەن بۆیە ئەو بابەتانە هیچ ئەسڵ و ئەساسی نییە و دوورە لە ڕاستی گرنگە وڵای ئەم ڕوونکردنەوەی زۆر گرنگ بوو چکە بە حەقەت ینی خەڵکی زۆر سەرقاڵ کرده بوو بە تایبەتی ئەو بازنانی کە ینی جەنابیش تاماژەت پێدا کە دروستیانە کرد یعنی یەکەم جار بوو خەڵک لە ئاسمانە ئەم بابەتە ببینێت بە وازحی بەڵام ئێستا ئەم ڕوونکردنەوەی جەنابێ من دڵنیام بۆ خۆم ینی ئەوە تا شتەکەم لا معلومەوە دڵنیام بینەرانی شەروا بێ بابەتی ئەگەر باسێک لە ینی ڕێژەی دابارینی باران بکەین لە هەموو ناوچەکە و لە دنیاشە پێ دوایە ئەمساڵ ینی بەعام ینی لە ئەوروپا لە وڵاتانی عەربی لە وڵاتانی هەرێمایەتی و ناوچەکانی دەوروبەرمان تا ڕادەیەک ینی ڕێژەی بارانبارین کەمتر بۆتەوە ڕاستە لە هەندێک ناوچە بینیمان ینی لافاوی زۆر بوو بە تایبەتی لە ئیسپانیا و لە هەندێک وڵاتی دیکە بەڵام بەعام ئەمساڵ ڕێژەی بارانبارین کەمە کاک سیروان ئەوەی کە من بزانم لە 2 ساڵی ڕابردوو لە ئەوروپا بارانبارین کەم بوو بەڵام ئەمساڵ ڕێژەی بارانبارین لە وڵاتانی ئەوروپا و خۆراوای ئەوروپا زۆر زیادی کردووە و بەفریش زۆر باریوە ئەوەی کە دیار بێت ساڵانە گۆڕانکاری ڕووەدات بۆ هەوەی دیاردەی لانینا و دیاردەی ئەلنینۆ لە جیهان لە وڵاتە جیاوازەکانی جیهاندا جار وایە لە شوێنێک باران زیادە بێ یاخود باران کەمە بێ ئەمە هەر بووە لە کۆنی شاو لە ئێستادا و لە داهاتووشدا هەر ئەبێت بەڵام گۆڕانکاریەکانی کەشواوە بۆ هی گەرمبوونی زەویەوە تۆزێک زیایی کردووە بە تایبەتی ئەو گۆڕانکاریانی کە لە ناکاودا ڕوەدەن وەکو لە دوێنێ و پێرەدا بینیمان لە وڵاتی سعودیا کە ناوچەیەکی بیابانیە لە ماوەی چەند کاتژمێرێکی کەما لە شاری مەکەی پیرۆز زیاتر لە 90 میلیمەتر باران باری و ئەمانە گۆڕانکاری کەشوهەوان زۆر بە جوانی دیارن و لە ماوەکانی ڕابردووشدا لە ساڵانی ڕابردوو لە فاوەکانی هەرێمی کوردستان و زیانەکانی ئەمانە هەن یعنی بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەڵام ئەوەی کە بەعام بە شێوەی گشتی باسمان کرد ینی لە وڵاتانی ئەوروپا جاروا هەیە چەند ساڵێک بەفر کەمە بێ یا باران زیادە بێ لە لای خۆمان جاروا هەیە چەند ساڵێک بەفر زیادە بێ یا باران کەمە بێ ئەمە هەر لە کۆنیشا هەرب هەبووە بۆ تەبەن بابەتی کەشوهەوا ینی زۆر جار باس دەکرێت ینی بۆ پێشبینیکردنی و ڕوودانی ئەو بابەتانەی کە هەیە ینی ئەم ساڵ هیچ پێشبینیشی ئاوها هەیە بۆ بە تایبەتی ئەم گۆڕانکاریە زۆرانی کە ڕوویداوە لە گۆی زەویدا و ئەو ڕێژەی گەرمی کە جەناب داماژەی پێدەی بەرزبوونەوەی گەرمی گۆی زەوی ئەمەوە ئەکاد ینی گۆڕانکاری چاوەڕوان نەکرا و
سروشتی کە مەترسیدار بێ بەسەر گۆی زەوی و ناوچەکەمان و بە تایبەتی ژانی هەرێمی کوردستان و عێراق بە دەرنەبێت لی کاکسیروان؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە لە دوای ساڵی 2014ەوە بینیمان لافا و زیانی زۆر لە هەرێمی کوردستان داوان بێک ساڵ و بە تایبەتی لە وەرزی کۆتایی وەرزی پاییز و مانگەکانی بەهاردا ئێمە پێشبینیەکەین جاروبار شەپۆلی بەهێزی بارانباری ناوچەکە بگرێتەوە لە کاتی هاتنی شەپۆلەکانی دەریای سوور و دەریای ناوەڕاست پێکەوە یاخود هاتنی ئەو شێخولگەیانەی کە لە ناوچە خولگەیەکانی ناوەڕاستی ئەفریقاوە لەگەڵ دەریای سووردا دێناو ناوچەکە کاتێک ئەو شەپۆلانە هەبوون ئەبێ حەزەر بکەین بەڕاستی بۆ لافا و بۆ بارانی بەهێز ئەوە لە کاتی خۆیدا کاتێک ئەو شەپۆلانە دروستە بن ئێمە ڕوونکردنەوەی پێویست ئەدەین بەڵام بەڵێ لەبەر تێکچون و کەشوهەوە کاتێک ئەو شەپۆلانە شەپۆلی دەریای سوور و دەریای ناوەڕاستیا شێخولگەیەکان ڕووکەنە ناوچەکە ئەبێ ئاگاداری ئەوە بین کە لەوانەیە لافاوی کوتوپڕ و بارانی زۆر لە ماوەیەکی کورتە ناوچەکە بگرێتەوە چکە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە جیهاندا بەو شێوەیەن ینی بەو شێوەیە کاتێک شەپۆلە شێدارەکان ڕوو دەکەنە ناوچەکە هەوری سۆپەرسیاڵی کە هەورێکی زەبەلاح دروستە بێ ئەمەش لە ماوەیەکی کورتتا دەبێتە هۆی بابارینێکی زۆر و بارانێکی زۆر و لافایەکی زۆر بەڵێ ئێمە چاوەڕێیەکەین لە ئەم ساڵ یا ساڵانی داهاتوودا لە هەرێمی کوردستان ئەوانە ڕوودا. کاکسیروان هەر دوای دێمەوە سەر بابەتی ینی کەشوهەوای ینی گۆی زەوی و هەروەها کەشوهەوای هەرێمی کوردستان لە ناوێنەکە زۆر جار باسەکرێت لەوەی کە کەشوهەواکەمان پیسە بەوەی ئەوەی کە زۆری کارگە و هەروەها ئەو کارگانی کە فلتەر دانانێن بۆ بابەتی ینی دەرچوونی گازە زیان بەخشەکانیان بۆ ناو ینی کەشوهەوای هەرێمی کوردستان قسەی زیاترەکەم لەوبارەوە بەڵام ئەمە یەک پرسیاری دیکە بکەم هەر سەبارەت بەوەی کە باران کەم باریوە و ینی ئەیبەستنەوە بەوەی کە دەڵێن ینی وشکە ساڵیە بێ ئەم ساڵ ئەمەیان ڕاستە لەوە چێت تا ڕادەیەک اختصاسەکەی جەنابت نەبێ یاخو شارەزایەکی جەنابت نەبێ بەڵام تۆ لە سەرەتاشەوە دڵنیایی داوتە بەپی ئەو ڕێژەی کە باریوە لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە ناوچەی گەرمیانیش کە ڕێژەیەکی باش باریوە ینی وشکە ساڵی نابێ کەی ئەڵێن وشکە ساڵی ینی زەویەکە ئەگەت چی بێ ینی جوتیار ناوێنێ وشکە ساڵی یا خەڵک مەترسی وشکە ساڵیە بێ یا ناتوانێت بۆ نمونە زەویەکەی داچێنێ یاخود هەنگاوەکانی بواری کشتتوکاڵی جێبەجێکا لەو ماوەیە. بەڵێ خۆی لە ڕاستیدا پێناسەیەکی سادە بۆ وشکە ساڵی ئەوەیە بۆ نمونە ناوچە کوێستانیەکان کە بە بارانی مسۆگەر ناسراوە پێویستەکان لە ساڵێکە لە ساڵی داباریندا 500 میلیمەتر باران بوارێ بەڵام ئەم 500 میلیمەترە پێویستەکات دابش بێتە سەر مانگەکانی داباریندا یعنی ئەگەر ئەو 500 میلیمەترە لە مانگی دو سێدا تەنها ببارێ مانگەکانی تر نەبارێ ئەو وشکە ساڵیە 500 میلیمەتر 600 ببارێ بۆیە ئەو لە گەرمیان بۆ نمونە ناوچەکانی گەرمیان پێویستی بە 300 میلیمەترە پێویستە ئەو 300 میلیمەترە دابش بێتە نێوان مانگی دە بۆ مانگی پێنجە واتە ئەو دابش بێ بەڵام ئەگەر لە ماوەی مانگێکە ئەو 300 میلیمەترە باری ئەوە دەبێتە وشکە ساڵی کەواتە وشکە ساڵی پێویستی ینی بەوەیە کە هەموو مانگەکانی دابارین بارانی تیا ببارێ بۆ نەیسەک کە مانگونیوەکە باران کەم باریوە ئەگەر لە حاڵەتێکە خۆ من ناڵێم ئەم ساڵ وشکە ساڵی ئەگەر لە حاڵەتێکە تاوەکو 15 باران نەبارێ ئەبێتە وشکە ساڵی دوای ئەوەش یعنی دوای 15 باران زۆر تریش ببارێ هەر بە وشکە ساڵی لە قەڵەمە درێت چونکە وشکە ساڵی چەند شێوەیەکی هەیە وشکە ساڵی کشت و کاڵیمانەیە وشکە ساڵی ئاویمانەیە ینی ئەمانە لە شێوەی جیاواز کاریگەری دەرەکەی بۆیە وشکە ساڵیەکان جۆریان 4 جۆرن ئەتوانین بە شێوە سەرەکیەکی بیبەستینە بارانەوە. باش کەواتە ینی جاری هێشتا مەترسیەکە وەکو پێشتری ژووتمان ینی ئەوە نییە کە ینی گەورە بکرێەوە خەڵک بترسێەوە تایبەتی جوتیار بترسێت چکە ینی وتاڵی 4 جۆریشان لەو وشکە ساڵی ینی بۆ نمونە ئاو و کەمبوونەوەی ئاوە بەڵام ینی خۆشببختانە ینی وەکوەر بەڕێزی شەوتە پێشتر بارانێکی باش باریەوە کە کاریگەری هەبوو بۆ تەقینی کانی و کارێزەکان و هەروە پڕبوونی ئەو یەک دوو ینی بەنداوی کە هەیە لەو ناوچانی گەرمە خۆمەش ئاو گلەیاتەوە بۆی کە تۆ ئەگەر ساڵێکی وشک هاتە ڕێت ینی ئەم ئاوە بەکاربێنی دوایە یان نا کەواتە ئاوی خەزنکراویشمان هەیە زۆر تەواو بەڵێ ڕێژەی تاکو ئێستاکە ڕێژەی باش باران باریوە لە ناوچەکانی گەرمیان کە وشکترین ناوچەیە لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی باش باران باریوە بە پێی کاتی خۆی و بە پێی حەدی خۆی باریوە و لەبەرەوەی ماوەی نیوەی زیاتری وەرزی دابارینیشمان ماوە تاکو ئێستاکە ناتوانین بڵێن وشکە ساڵیەوە و وشکە ساڵەکە ئەگەرێکی دوورە و
و پشتیوان بەخوای گەورە لە نیوەی دووەمی مانگی یەکەوە بارودۆخی کەشوهەوا ئەگۆڕێت بەلایەنی وشکەکە کۆتایی دێ و لایەنی شەپۆلەکانی بارانبارین لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان دەست پێکات و مانگی دووش ئەوەی کە دیارە نیشانەکان مانگێکی زۆر باشە و مانگی سێ و چواریش هەر ئەتوانین بڵێن بارانی باشی تایە و ئەمەش واکات کە ناوچەکە بە تەواوەتی دوورکەوێتەوە لە وشکە ساڵ. باش کاگە سیروان بابینە سەر بابەتی ئەوەی کە ئەو هۆکارانەی کە دەبنەوە ئەوەی کە ژینگە پیس بکەن ینی چکە هۆکارگەلێکی زۆرن بە تایبەتی ئەمە گەر لە هەرێمی کوردستانە سیر بکەین ینی زۆربەی شارەکانمان ئەناڵێنن بەدەستەوەی کە ڕۆژانە سەیری کەشوهەواکەیەکەی ینی تەمێکی زۆر بەسەر ئەو شارانەوەیە ئەمانە تا چەند هۆکارن بۆ ئەوەی کە ببێتە ئەوەی کە سروشت ینی تێک بدا و ڕێژەی بارانبارین و دابارینی بەفر کەم بکاتەوە و ئاوهەوایەکی شێدار و باش بدا بە خەڵکی و بە تەواوەتی کاریگەری هەبێ بۆ سەر ژینگەکە ئەمانە هۆکارن و وڵاتانی دەوروبەر و وڵاتانی دنیاش کە ئەوان بوونەتە هۆکاری زیاتر گەرمبوونی گۆی زەوی ئەمانش تا چەند کاریگەرن بۆ ئەوەی کە وا بکات بە تەواوەتی کەشوهەوا و بابەتی سروش لە دنیادا تێک بچێت. بەڵێ ڕاستی کەشوهەوا لە ئاستی جیهان پیس بووە ژینگەی جیهان هەموو لەسەر ئاستی ئەقلیمی ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن زیادی کردووە کە ئەمەش ئەبێتە هۆی گەرمبوونی زەوی وەکو کاریگەریەکان ئەبینین بەڵام هۆکارە ناوخۆیەکانیش هەن ڕاستە لە شارەکانی هەرێمی کوردستان کارگەکان لە بۆ نمونە ئەو شوێنانەی کە ناوچەی پیشەسازین بە هەڵە دانراون یاخود کارگەکان دووکەڵکێشەکانیان بە شێوەیەکی ستانداردی جیهانی نییە ئەمانە وای کردووە ئەمانە هەوەی پێکەوە بووەتە هۆی ئەوەی کە ژینگەی شارە گەورەکانمان بە تایبەتی وەکو هەولێر و سلێمانی و بگرە ناوچە کەلاریش ینی بەهۆی ئەو لەوتی حەسیرە ئەوانەوە پیس بووە بەڕاستی ینی بوا پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارگانەی کە دەکرێتەوە لە شوێنێک دایبنێ کە ڕێڕەوی ئاراستەی با نەبێ بۆ ناوشان ینی بۆ نونە بە هەڵە دەست نیشانکردنی شوێنەکە هۆکاری سەرەکیە بۆ پیسبوونی هەوای شارەکە. بەڕاستیۆڵە ئەمە گرفتە ئەگەر وا بێت ینی هیچ هۆکارێک هەیە یاخود هیچ ڕێگایەک هەیە بۆی کە بۆ نمونە هەرێمی کوردستان چکە خۆ دەزانین دەستەی ژینگەمان هەیە یعنی دەستەی ژینگە ڕاستە هەندێک هەنگاوی ناوە لە ڕابردوودا بەڵام لە ئاستی پێویست نەبوو بۆەوەی کە ئەو تا بۆ هەرێکێک لەو نمونانی کە جەنابە دەڵێ یعنی تۆ نەزانینی دیاریکردنی شوێنێک بۆ یەکێ لە کارگە گرنگەکان کە دووکەڵ و پیسی بکاتە ناو ژینگەکەتەوە بە ئاراستەیەشی غەڵەتی با ئەو تا فەرموو ئەو فەوزا گەورەی لەکەوێتەوە ینی ڕێگا هەیە بۆەوەی کە ئەم بابەتە چارەسەر بکرێت ینی کاک سیروان ڕێگەی زانستی بەڵێ ڕێگەکان زۆر ئاسانن ئێمە لە هەرێمی کوردستانە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان زۆرترین کە باو بێت لە هەموو ڕۆژێکات هەڵ بکات بای باکوورە یاخود بای خۆر ئاوایە بۆیە پێویستە ئەو کارگانە لە شوێنێکا دابنرێت لە خۆرهڵات یاخود باشووری خۆرهڵاتەوە یاخود لە باشووری شارەکانەوە دابنرێت بۆ ئەوەی کەمترین دووکەڵ بێتە ناو شارەکانەوە بەڵام کە ئێمە کارگەکە بە شێوەی هەڵا لە شوێنێکا دابنین بەردەوام ئەو هەوایە ئەو دووکەڵە ئەهێنێتە ناو هەوای شارەکان و هەوای شارەکان پیسەکە بۆیە پێویستە لێکۆڵینەوەیکی زانستیانە شوێنێکی شیا و یاخود ڕێک و پێک بۆ ئەو کارگانە دابنرێت دوور لە دەرەوەی شارەکان دوورتر بێت یاخود بە پێچەوانەی ئاراستەی باوە دابنرێت بۆ ئەوەی دووکەڵی و پیسایی ئەو کارگانە نێتە ناو شارەکان ئەمە هۆکارێکی باشە بۆ چارەسەرکردنی و پاکردنەوەی ژینگەی شارەکان باشە ئەو دووکەڵ و ئەو دروستبوونی ینی پیسبوونی هەوایە کاریگەری هەیە بۆ سەرکەمبوونەوەی باران کاک سیروان لە ڕاستیدا ئەو دووکەڵانە ئەبنەوەی زیادبوونی گازی دوانۆکسیدی کاربۆن بەڵام لەبەرەوەی شەپۆلەکان لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە دێن بەڵێ کاریگەری تا حدێک هەیە بەڵام لەبەرەوەی لە ئاستی جیهانیشتا ینی ژینگە پیس بووە بۆیە وەکو پێشتر باسمان کرد لێکەوتەکانی گۆڕانکاری کەشوهەوا لە ماوەی کاتژمێرێکا جار وایە 100 میلیمتر 200 میلیمتر بارانە بارەیە گۆڕانکارێ لە ناکاوەکان لە ناوچە وشکەکان باران زۆر بووە لە ناوچە ساردەکان باران کەم بووە ئەوام گۆڕانکاریانە هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگەی لەسەر ئاستی نێودەوڵەتی لە هەموو گۆی زەوی بەڵێ بە دڵنیاییەوە ئەوانەی ناوخۆش کاریگەریان ئەبێ لەسەر لاوازکردنی شەپۆلەکان یاخود کەمکردنەوەی شەپۆلەکان یا تێکدانی شەپۆلەکان یا لێرە و لەوێ تێکدانی شەپۆلەکان کاک سیروان پێ دوایە وڵاتانی زلهێز و وڵاتانی ئەوانەی کە خاوەن پیشەسازی زەبەلاح و گەورن
لە دنیادا. ڕاستە بۆ نمونە ئێمە هەر لە ساڵی 2024 کە ڕۆی ینی کۆنگرەی کەشوهەوا کرا لە باکوی پایتەختی ئەزەربەیجان و وڵاتانی ینی زلهێز و وڵاتانی پیشەسازی و تەنانەت ئەو وڵاتانی کە بەشدار بوون ینی ناوی خۆیان نا وڵاتانی کۆمەک بەخش بۆەوەی کە کۆمەک بکەن بە وڵاتانی کە زەرمەند بوون لە ڕووی ژینگەییەوە بە هۆکاریەوەی کە ئەم وڵاتە بەرەمهێن و وڵاتە پیشەسازیانە هۆکارن بۆ پیسبوونی ژینگە. بەڵام ینی ئەبینی ئەم ئیڤێنتە گەورانە ئەم کۆبوونەوە گەورانە ینی بە ئەنجامێکی گرنگە و دەرناچێ بۆەوەی کەوا بکات کەشوهەوای گۆی زەوی لە ئاستێکی باشە ڕابگرێت بۆ یە کارتێکەرە زیان بەخشەکانی کەم بێتەوە. هۆکارەکان چین بۆ ئەم بەم ئاراستەیە کارەکەن ئەم وڵاتە پیشەسازی و زلێزانە؟ لە ڕاستیدا ئەو وڵاتە پیشەسازی زلێزانە خۆیان هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگە و تێکدانی ژینگەن لە جیهاندا. ئەمە ئەزانین کۆبوونەوە ئەبەسترێ ئۆڕ و کۆبوونەوەی گرنگە بەسترێ بەشداری زۆربەی وڵاتانی جیهان، بەڵام لە ئەخیرە پابەند نابن بە ئەو خاڵانەی کە لە دەرەنجامی کۆبوونەوەکانە کۆتایی دێ و بڵاوەکرێتەوە. ینی ئەگەر راپۆرتە جیهانیەکان بخوێنیتەوە لەسەر پیسبوونی ژینگە و پابەندەبوونی وڵاتە زلێزەکان بۆمان دەرەکەوێ کە وڵاتە زلێزەکان خۆیان پابەند نابن بە جێبەجێکردنی ئەو بڕیارانەی کە لە ناو کۆنگەرەکە دەرەچێت. بۆیە هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگەی جیهانی ئەگەڕێتەوە بۆ خودی وڵاتە پیشەسازی گەورەکان بڕاست. ئەی بابەتی جەنگ چونکە بە حەقە دەزایانی جەنگ ئێستا زۆرە لەوەتا لە ئۆکراین لە رووسیا نێمانە شەڕ بەردەوامە لە بۆ نمونەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی بەردەوام شەڕ هەیە. ینی ئەم شەڕ و شۆڕە و تاقیکردنەوەی ئەو چەکە پێشکەوتوانی کە هەیە ئەمانە تا چەند زیان بەخشە بۆی کە ینی ژینگەکە زیاتر پیسکا و بێتە هۆکارێک بۆ کەمبوونەوەی باران و دابارینی بەفر و ینی ئەوە هەوایشی پاک بە دانیشتوانی سەرگۆی زەوی. بەڵێ ڕاستی تاقیکردنەوەی ئەو چەکانەی بە تایبەتی یۆرانیۆمیتیا یاخوتەوانی کە تشتی زیان بەخشی تایە بەڕاستی ئەوانە کاریگەری خراپەکەنە سەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا تێکدانی سروشت وەکەوەی کە سەرەتای جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیا مەترسیەکی گەورە دروست بوو کە ئەگەر ئەو یۆرانیە و ئەو ئەتۆمانە بتەقێنرە بەڕاستی کاریگەری کارەساتی گەوری جیهانی پیسبوونی ژینگەی بەدواوە دەهێنا ئەگەرچی هەندێکیشی لە ئاسمانە ینی زیانی دا لە ژینگە، بەڵام بە دڵنیاییەوە ئەو جنگانەی کە ئێستا لە جیهاندا هەیە هەمویان کاریگەریان هەیە لەسەر زیادبوونی پیسبوونی ژینگە و زیادبوونی ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن کە تاکە گازێکە کە ئەبێتە هۆی زیاتر گەرمبوونی زەوی و پیسبوونی هەوا لە سروشتدا. کاک سیروانگەر بێنەوە هەرێمی کوردستان ڕێژەی سەوزای تا چەند کاریگەرە بۆ ئەوەی کە ینی ڕێژەی بارانبارین زیاد بکە؟ هیچ پەیوەندیشی هەیە بەیەکەوە ئەم دوو بابەتە لە ڕۆژانسێکەوە؟ ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان ئەگەر زۆر بێت یاخود کەم بێ کاریگەری هەیە بۆ بابەتی ینی ڕاستە هیچ پاگڕاگررتنی ژینگە و بۆ دابارینی باران تا چەند پەیوەندیان بەیەکەوە هەیە دوو بابەتە لە ڕۆژانسێکەوە؟ بەڵێ بێگومان هەتاکو ڕێژەی سەوزایی زیاتر بێ دابارین زیاترە بێت چکە ڕێژەی سەوزایی دەبێتە هۆی زیادبوونی گازی ئۆکسسیژین دوانۆکسیدی کاربۆن کەمەکاتەوە. ئەمە لەلایەک و لەلایەکی تریش هەوا لە پیسبوون دەپارێزێ و ڕێژەی شێ لە خاک لە هەوادا زیاد دەکات. ڕێژەی زیادبوونی ڕێژەی شێ و هەروەها کەمبوونەوەی ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن هۆکارێکی یارمەتی دەرە بۆ چڕبوونەوەی زیاتری هەورەکان بۆ بەهێزبوونی شەپۆلەکان. بە تایبەتی ئێمەیسە لە ئەوروپا دەیبینین کە هەموو ڕۆژێک بارانە یاخود لەو ناوچانەی لە ناوچەکانی ناوەڕاستی زەوی واتە کە هێڵی کەمەرەی زەمین دەبینین کە ڕۆژانە باران دەبارێت بەهۆی ڕێژەی زیادبوونی ڕێژەی سەوزایی. بەڵێ بێگومان ڕێژەی سەوزایی کاریگەریکی باشیە بێ لەسەر دابەزینی پلەکانی گەرما و هەروەها زیادبوونی شەپۆلەکانی بارانبارین و گەر ڕێژەی بارانبارینش لە ناوچەکە. کاک سیروانجامەیەکو دواپرسیار ئەزام ینی پێشتر پێشبینیەکانە دوت بۆ هەفتەی ئایندە کەوتت ڕێژەی بارانبارین دەست پێکاتەوە لە کۆتایە ئەمە بۆ ئێمە بۆ بینەران بڵیتەوە بۆیە تا ڕادەیەک ئەو خەموو مەترسیەمان بڕێوێتەوە لەسەر ئەوەی کە ینی نەخێرم ساڵوشکە ساڵی نابێت ڕێژەی بارانبارینش بەرزە بێتەوە ئینشاءڵڵا. لە ڕاستیدا گۆڕانکاریەکان بەردەوامن. ئێمە زانین کە کەشوهەوا بەردەوام لە گۆڕانکاریدایە، بەڵام پشتیوان بەخوای گەورە لە سەرەتای هەفتەی داهاتووەوە هەستەکەی نیشانەکان بەرەوباشی ئەڕۆن. بەرەوباشی مەبەستمان لاوازبوونی ئەو پەستان بەرزەیە کە ماوەی زیاتر لە مانگێکە
ناوچەکەی گرتوتەوە ئەمە ڕێگە خۆشکەرە بۆ هاتنی شەپۆلەکانی دەریای سوور و دەریای ناوەڕاستیش واز دەکەم کە لە نیوەی دووەمی مانگی یەکەوە ئیتر شەپۆلەکانی دەریای ناوەڕاست زیاتر ناوچەکە دەگرنەوە و لە وەرزی بەهاری تا چالاکی دەریای سووریش دەست پێکات ئەمانە هەمووی پێکەوەگەینە و قەنەعاتی کە ئەو دڵە ڕاوکەیە کە هەیە دەڕەوێتەوە و ئەم ساڵ ساڵێکی باشە بێت ئەگەر چی هەندێک دەغڵودان لەوانەیە درەنگ بێت بۆ سەوزبوونی بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ساڵێکی خراپ نابێ هەم لە ڕووی دابارین و هەم لە ڕووی زیادبوونی ڕێژەی ئاوی سەر زەوی ژێر زەوی و هەروەها پێشبینی بەفری باشی شەکەین بە تایبەتی لە کۆتایی مانگی یەک و لە مانگی دوودا لە ناوچە شاخاویەکان بەفری باشی شەبارێت ئینشاءڵڵا. وەکو کوردەواری لە هانان بەدەم ئینشاءڵڵا بەشکم ینی پێشبینەکان هەمووی لە جێی خۆیان بێ بەڕێز سیروان محەممەد شارەزای کەشناسی کە لە ستۆدیۆکانمان لە شاری کەلار لەگەڵ مامی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامی پانۆراما بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەی پانۆراماتان پێشکەشکرا خواتان لەگەڵ.